خوێندکاری ژیر بە هیوایی کەتەج خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی گەشتمە لاپەڕا 208 لاپەڕە 208 باسی پێوەری وێنەکێشان پێوەری وێنەکێشان لێرەش چەند نووسینەک نووسرایتەوە هەستم نەکرد نووسینەکان لەو باشانەبی هەستم کرد تەنیا وشێ و ڕێز کرایە لە دوویەک نایخینمەوە پاشان لێرە چاڵاکی هەیە پێویستی بە کاغەزی چوارگۆشە و ڕاستە و ڕەنووس و هێڵکاری و نازانم چوو ئەو شتانە من ئەوانەی هەمووی بەجێ دێڵم بۆ خوێندکاری ژیر بەڵام بەخۆم باسی پێوەری وێنەکێشان دەکەم تۆزەک ڕوونکردنەوە پێشی ئەوەی بچمە لای ڕاهێنان و پرسیارەکان. پێوەری وێنەکێشان ئەگەر گریمان ئەوە ژوورەک بی ژوورەکەت بی دەچیت دەکەی دەچی بزانی درێژی و پانی ژوورەکەت چەندە تەماشا دەکەی درێژی ژوورەکەت کە دێ بەڕاستی کە پێوانەی دەکەی دەبیت 4 مەترە پانیەکەشی کە پێوانەی دەکەی ئەو هێڵە پانیەکەیە دەبینی 3 مەترە دەتەوێ وێنەیەکی ئەو ژوورەت لەسەر پارچە کاغەزەک دانەی بەڵام پێوەری درێژی و پانیەکەی ڕاست بی واتە هەمان ڕێژە بی چ دەکەی دەچی هەر 4 مەتری هەر 4 مەتر دەکەیە هەر 1 مەتر دەکەی 1 سانتیمەتر واتە ئەگەر ژوورەکەت 1 مەتر بوو لەسەر وێنە 1 سانتیمەتری دەچێشی ئەگەر 4 مەتر بوو 4 سانتیم ئەگەر 3 مەتر بوو 3 سانتیمەتر ئەوها ژوورەکەت وێنەی ژوورەکەت دەچێشی بە هێڵکاری سۆرەکان واتە 4 سانتیمەتر واتە لە ڕاستی 4 مەتر شینەکانیش پانیەکە 3 سانتیمەتر لە ڕاستی 3 مەتر ئێستا ئەتوو 4 مەترت کردە 4 سانتیم و 3 مەتریشت کردە 3 سانتیمەتر ئایا بە چ پێوەرەک ئەو نەخشەیە یان ئەو وێنەیەت چێشاوە چ دەکەین هەتا پێوەرەکەی ببینینەوە هەمیشە وێنەکە کە 4ە لە سەرێ دابەشی ڕاستیەکەی دەکەین لە خوارێ واتە 4 بۆیان ئەگەر جارێ درێژیەکە واتە 4 دەینم 4 سانتیمەتر دابەشی ئەمن لێرە ڕاستیەکەشم کردیتە سانتیمەتر هەتا هیچ یەکەیەک نەمینێ بەڵام لە کتابەکەی سەرە و ژێرە جیاوازە ئەمن لێرە هەردووچی دەکەمە سانتیمەتر کەواتە 4 سانتیمەتر لەسەر وێنە یان نەخشە دەکاتە 400 سانتیمەتر بەڕاستی کە دەکاتە 4 مەتر پاشان کورتکردنەوە سەرێ و خوارێ سەرە و ژێرەی دابەشی 4 دەکەم دەبیتە 1 بۆ 100 واتە پێوەرەکەت 1 بۆ 100 یان دەخینەوە 100 جار بچووک کرایەوە ژوورەکەت لایەکانی ژوورەکەت نەک ڕووبەرەکەی لایەکانی ژوورەکە 100 جار بچووک کرایەوە واتە ئەگەرە تو ژوورەکەی تو 100 جار درێژترە لەو هێڵە سۆرەکە و 100 جاریش پانترە لەو هێڵە شینە چونکە بە 100 جار گچکەت کردەوە و لەسەر نەخشەیان لەسەر پارچە کاغەز داتنا کاتە درێژەکەی و پانیەکەی هەردووچی دەبی بە هەمان پێوەر گچکە بکرێ یان گەورە بکرێ ناتوانم ئەمن لێرە درێژیەکەی 100 جار گچکەکەمەوە و پانیەکەی 90 جار ئەوها هەڵەیە پاشان ئەوەش بزانین کە هەمیشە ئەو ژمارەی لەسەرەوەیە ژمارەی وێنە دەنوێنێ ئەو ژمارەی لە
سەرە و ژێرە لە ژێرەیە یان لە بنەوەیە لە خوارەوەیە هەمیشە ڕاستیەکە دەنوێنێ. ئەو جە ڕاستیەکە کو ڕاستیەکەی واقعواتە واقعەکە و ڕاستیەکە و ڕیاڵەتیەکە و حەقیقەتەکە. ئەوە تەنیا ئەوەندەیە پێوەەر. بێگومان لێرە چونکە ژوورەکە گەورەیە کاغەزی ئەوەندە گەورە نییە بچی 4 مەتر کاغەزە چی بینی یان 4 مەتر بە 3 مەتر هەتا پیشانی هاوڕێکەتی دەی ژوورەکەت کووە لەبەر هەندێ کاغەزێکی گچکە دەینی ژوورەکەت گچکە دەکەیەوە بەڵام هێشتاش ئەو کەسەی تەماشای ئەو وێنەی دەکات تێدەگا کە ژوورەکەت لا کێشەیە و کووە. هەندێک جار هەندێک شت لە جیاتی گچکە بکرێتەوە گەورە دەکرێت. بۆ وێنە هەندێک زیندەوەری زۆر زۆر بچووک کە بە چاو نابینرێن ئەگەر بمانەوێت تەماشایکەین و ڕوونکەینەوە دەبی وێنەی بچێشین کە گەورەتربی بە چەند جار لە وێنە ڕاستەکە. هەمیشە لە گەورەکردنەوە و بچووکردنەوە هەمیشە وەکو گۆتم ئەو ژمارەی لەسەرەوەی ڕێژەکەیە سەرا هەمیشە وێنەکە دەنوێنێ ژێرەش هەمیشە ڕاستەقینە دەنوێنێ یان ڕاستی دەنوێنێ. ئەوە ئێستا پێی دەڵێن پێوەەر بەچ پێوەرەك ئەو ژوورەت هێڵکاری ئەو ژوورەت کێشە بە پێوەری 1/100 لە کاتی نووسینیش هەمیشە لە لای ڕاست یەکەکە دەنووسرێت کە باسی وێنەیە ئەو جە لە لایەکەی دی ڕاستەکە دەنووسرێت 100 لە مابەینیان 2 خاڵ هەیە 1/100 وەکو ئێرە دەخندرێتەوە 1/100. ئەمە لێرە هیچ یەکەم نەنووسیە چونکە هەردووچیان سانتیمەترن ئەگەر لۆمەتریش دەبی 100 مەتر دەبیتە 1 مەتر بەڵام لێرە هەردووچیان سانتیمەترن 100 سانتیمەتر دەبیتە 1 سانتیمەتر کەواتە 300 سانتیمەتر دەبیتە 3 سانتیمەتر 400 سانتیمەتر دەبیتە 4 سانتیمەتر. ئەو جە ئێستا دەچمەوە لای کتێبەکەی دەچمە لاپەڕەکی نوێ بزانم لێرە چ نووسرایە. لێرە نووسرایە پێوەری وێنە کێشان ڕێژەکە لە نێوان 2 کۆمەڵەیە لە وێنەکەی بەرامبەر پێوەر 3 سانتیم دەبیتە 1 مەتر. لێرە لەو کتێبەی تۆزەک سەیرە بەڵام 2 یەکەی جیاواز هەیە لە پێوەرەکە 1 بە سانتیم 1 بە مەتر. ئەمن لێرە لەو وڵاتە ئەوروپیانە ئەو شتەم نەدیتیە بەڵام هەست ناکەم شتێکی زۆر سەیریشە دەتوانرێ پێوەر ئەو هاشبی بە مەرجێک بنووسین یەکەکە چیە سانتیمەترە مەترە چیە. لێرە نووسرایە هەر 1 مەتر لە ڕاستی دەبیتە 3 سانتیمەتر لەسەر وێنە یان لەسەر نەخشە واتە هەر 3 سانتیمەتر لە وێنە 1 مەتر درێژی ڕاستەقینەی بایسکلەکە دەنوێنێ. ئەو جە ئێستا بزانین داواکاریەکە چییە. پێوەری وێنە کێشان نووسرایە 3 سانتیم بۆ 1 مەتر. ئەوە هەر ڕوونکردنەوە بوو. ئێستا دێمە لای ئەو ڕاهێنانەی درێژی بایسکلەکە لە نەخشەدا ئەوەی ڕاستی بی دەبا نووسرا بە لە وێنەدا چونکە ئەوە نەخشە نیە. نەخشە تەنیا ئەگەر باسی نەخشەی وڵاتان بوو ئەوە زیاتر نەخشەیە بەڵام لێرە زیاتر وێنەیە. کاتە وێنە و نەخشە با بە یەکشت داینێ. درێژی بایسکلەکە لە نەخشە بدۆزەوە واتە لێرە درێژیەکەی چەندە لێرە هەتا ئێرە بدۆزەوە. ئەگەر پێوەری وێنە کێشان بەکار بهێنی بۆ دۆزینەوەی درێژی ڕاستەقینەی بایسکلەکە درێژی وێنەکە لە نەخشە
نازانم ئەو پرسیارانە کوونە ئەوەی ڕاستی بی هیچ سرم سوڕمایە لەو کوردیەی. درێژی بایسکلەکە لە نەخشە بدۆزەوە، پاشانیش نووسرایە درێژی وێنەکە لە نەخشە. وێنە لە نەخشە مانای چێ؟ وێنە لە نەخشە درێژی بایسکلەکە لەسەر وێنەکە. تەنیا وێنە و نەخشە هەر یەک شتە. ئەو تێکەڵ و پێکەڵیان سەر لە هەموو کەسەکی دەشێوێنی. باشە، ئێستا ئەمن پێوەرەکەم هەیە، دەزانم 1 مەتر بوویتە 3 مەتر. ئەوجا درێژی بایسکلەکەشم هەیە بە وێنە، لە من داوا کرایە درێژی بایسکلەکەی بزانم لە ڕاستیدا. ئەمە لێرە دەنووسم نەخشەیان وێنە بە سانتیمەتر، ڕاستی بە مەتر. خوێندکاری ژیر هەمیشە پێوەری هەمیشە وێنە دەبی لەسەرەوە بی. ناتوانانی هیچ کات وێنەکەی لێرە بنووسی لە ژێر. ژێرە تەنیا بۆ ڕاستیە، سەرش تەنیا بۆ وێنە و نەخشەیە. نەخشەکە بە سانتیمەترە، ڕاستیەکەش بە مەترە، پێوەرەکەش 3/1 واتە 3 سانتیم لەسەر وێنە دەبیتە 1 مەتر لە ڕاستی. ئێستا ئەمن چەند سانتیمم هەیە لەسەر وێنە؟ لەسەر نەخشە 5 هەیە، بەڕاستی نازانم چەندە، بەخۆم دەبی ڕاستیەکەی دەربینم. بایسکل. ئێستا چ دەکەین؟ دەبیتە ئەوها لێکدانی تیرەیی دەینم 5 جارانی یەکی دەکەم دەکاتە 3 جاران ب، واتە 3 یەکسانە بە 5 جاران یەک کە دەکاتە 5. پاشان هەردوو لای دابەشی 3 دەکەم هەتا پیتی بە تەنێ بمینێتەوە، کاتە پیتی دەکاتە 5 دابەش 3. ئەگەر بمەوێ دابەشی کەم یەکی تەواو هەیە 2/3 دەمینێتەوە، واتە درێژی بایسکلەکە چەندە؟ مەترەک و 2/3 مەترە. مەترەک و 2/3 مەتر ئەوە وەڵامەکەیە. ئەگەر بمەوێ نزیکی کەمەوە کو نزیکرایتەوە بوویتە بیکەمە سانتیمەتر، بوویتە 167 سانتیمەتر، چونکە 1 مەتر دەکاتە 100 سانتیمەتر، 2/3 واتە ئەمە لێرە ئەو ژمارە کەرتدارم هەیە، دەتوانم بینووسم وەکو 1 جاران 3 5/3 ئەوها 5 دابەشی 3 بکەم. ئەگەر بیکەمە ژمارەی دەی دەبیتە 1 جاران 3 ئەوجە 2 دەمینێتەوە، فاریزە 20 دابەش 3 جاران 3 9 1 دەمینێتەوە، 10 دیسان دەکات 3 لێرە 3 نەبوو ببورن 6 بوو ببورن، زۆر ببورن. 20 دابەش 3 دەکات 6 جاران 3 18 ببورن. 2 دەمینێتەوە، دیسان 6 هەتا دێ هەر تەواو نابی، هەر دەبیتە 6 کاتە ئەمە لە جێکی ڕادەوەستم لە جیاتی 166 دەنووسم 167 نزیکی دەکەمەوە، ئەوجە جارانی 100 دەکەم هەتا ببیتە سانتیمەتر. پێشی نەدەویست ئەگەر داوام لێ نەکرێ بیکەمە سانتیمەتر پێی ناوێ ئەو های لێ بکەم، چونکە ئەوە ڕاستەکەیە، ئەوە نزیککردنەوەکەیە. ئەوە بوو کە پێوەر ئەوەندە ئاسانە، هەروەکو هاوشێوەیە کە لەوانەکانی ڕابردوو باسمان کرد. دوو شێوەی هاوشێوە، یەکە چانگچکە، یەکە چانگەورەیە، هەر ئەوەیە. پێوەر هیچ شتێکی سەیر نییە. وەکو گۆتمان هەندێک جار شتی گچکەش دەبی گەورە بکەین. لێرە بۆ وێنە پەرامێسیۆم زیندەوەرێکی ئۆرگانیکی، نازام ئۆرگانیک لێرە مەبەستی چییە؟ ئۆرگانیسم دەزانم چییە، بەڵام ئۆرگانیک باوەڕ ناکەم جێی لێرە ببیتەوە. ئەوە هەڵەیە زیندەوەرەیەکی زۆر بچووکە بە میکرۆسکۆپ دەبینرێ، تەنها لە یەک خانە پێک دێ،
پێوەری وێنە کێشان بەکاربینە بۆ دیتنەوەی درێژی پارامێسیۆم ئەگەر درێژیەکەی لەسەر وێنە 2.4 سانتیمەتر بی کە ئەمن لێرە دەبینم پێوەرەکە دەکاتە 8 سانتیم بۆ 1 ملیم یەکسەر دەبی بزانم ئەوە پێوەری سەر وێنەیە ئەوەش پێوەری ڕاستیە کە دەبینم 8 سانتیم گەورەترە لە 1 ملیم دەزانم ئەو شتەی ئەمن باسی دەکەم گەورە کرایە لێرە کە دیتم 3 سانتیم گچکەترە لە 1 مەتر دەزانم ئەو شتەی کە باسی دەکەم بچووک کرایتەوە ئەوە زۆر زۆر گرنگە و هەمیشە یەکەم پێوەر سەر وێنە دووەمیش لە ڕاستیدا لە ڕیاڵەتدا لە واقعدا ئێستا ئەمەن پێوەرەکەی دەنووسمەوە هەمیشە وێنە لەسەرەوە ڕاستی لە خوارێ وێنەکە 8 ملیم 8 سانتیم ببورن بە 1 ملیم لە ڕاستیدا دەکاتە هاوڕێژەکە چییە؟ هەمیشە لێرەش دەبی ژمارەی کە وێنە دەنوێنێ لە سەرێبی ئەو ژمارەی کە ڕاستی دەنوێنێ لە خوارێبی کەواتە 2 سانتیمەتر لە سەرێ ئەو ژمارەی دەردەچی لە خوارێ بە چ دەردەچی بە ملی مەتر دەردەچی چونکە لێرە ملی مەترم هەیە کەواتە چ دەکەمە من دیسان لێکدانی تیرەیی 8 جاران ب دەکاتە 24 جاران 1 ئەو جە ب دەکاتە 24 دابەش 8 24 نا 2.4 دابەش 8 ئەگەر 2.4 دابەشی 8 کەم 2 دابەش 8 دەکا 0 ئەو جە هەموو 24ەکەی وەرگرم 24 دابەش 8 دەکا 3 ملی 0.3 ملیمەتر لە ڕاستیدا ئەوەندە درێژەکەی ئەوەندەیە 0.3 ملیمەتر زۆر زۆر گچکەیە ناکانی و ملیمەتریش کەواتە ڕەنگە بە چاو هەر نەبیندرێ لەبەر هەندێ هەتا بزانم ئەو زیندەوەرە لە چ پێکاتیا وێنێکی تۆزە گەورەتری لۆ دروست دەکەم هەتا خیننەوەی لەسەر بکەم ئەوە دوو پێوەر یەکەچیان گەورە کرابوو یەکەچیشیان بچووک کرابەوە کەواتە پێوەر ئەوەی ڕاستی بی زۆر ئاسانە هەروەکو گوتمان هەروەکو شێوەکانی هاوشێوەی ئەگەر هاوشێوەی بزانی پێوەریش 100% دەزانی بەڵام لێرە زۆر ناچارین ڕێسا و یاسایەکە ئەوەیە نەخشە و وێنە هەمیشە لە سەرەیە و ڕاستیش هەمیشە لە خوارەوە دەنووسێ سەرە و ژێرەی کەرتەکە سەرەکە هەمیشە نەخشە و وێنەیە هەروەها لە کاتی نووسینیش یەکەم جارەکە هەمیشە وێنەیە ئەوی دیکە ڕاستیە نابی تێکەڵکەین ئەوەی نابی تێکەڵکەین ئێستا بێمە لای ساغ بکەوە ئەو پرسیارەی ناکەم دەی هێڵمەوە پرسیاری دووەم هێڵکاریەک بکێشە بۆ نایلۆنێکی ڕوونی چوارگۆشەیی کە درێژی لایەکانی 2 ملیمەتر بی 2 ملیمەتر لە ڕاستیدا پێوەری وێنەکێشان هەر 1 ملیمەتری بکە 4 سانتیمەتر ئەگەر 2 ملیمەتر بی ئەمن دەبی 2 جاران چاری بکەم بیکەمە 8 سانتیمەتر ئایا درێژی لایەکی لە نەخشەیان لە سەر وێنە دەبیتە چەند بێگومان دەبیتە 8 سانتیمەتر کەواتە وێنە چی دەچێشی 8 بە 8 سانتیمەتر بە 8 سانتیمەتر خوێندکاری ژیر زۆر ئاسان بوو هەندێک جار هەر زوو بە خۆت دەزانی هەندێک جاریش پێویستە بنووسی وەکو نووسیتیان لەو سەرەوەی نەخشە یان وێنە دابەش ڕاستی ئەوجا بنووسی پێوەرەکە چەندە یەکەم جار پێوەرەکە 4 سانتیم لەسەرێ وێنە لەسەر 1 ملیم لە خوارێ ڕاستی ئەوجا یەکسانە بە دیسان وێنەکەم
ڕاستیەکەم هەیە و جارێ 2 ملیمە وێنەکەم نییە لێرە وێنەکەم نییە هەتا وێنەکەی دەربینم ئەوها دوو جارانی وێنەکەی تا دەربینم پیتی جاران 1 دەکاتە 2 جاران 4 دەکا 8 یەکسەر وێنەکە دەردەچی بەڵام پێویستی نەکرد لێرە دەتوانی ئەوانە هەموو بنووسیەوە ئەوەی ڕاستیبی زۆر باشە ڕێژەکان بنووسیە تا مامۆستایەکەت بزانی دەزانی پێوەری وێنە کێشان کووە ڕێژەکان کوونە کامە ژمارە لە سەرەیە کامە ژمارە لە خوارەیە دوو هاوڕێژەی بنووسی بێگومان زۆر باشە بەڵام ئەمن لێرە کاتی ئەو نووسینانەم ڕەنگە نەبی ئەوها بنووسمەوە نەخشە لەسەر ڕاستی و بە سانتیم و بە ملیم و یەکسەر ئەمن وەڵامەکەی دەنووسم بەڵام هیوادارم ئەو وردەکاریانە ئەتوو ئەنجام بدەیت. پرسیاری 3 جیاوازی نێوان نەخشەی بایسکل و نەخشەی نایلۆن. نەخشەی بایسکل پێوەرەکەی گچکە کرا بە پێوەری گچکەکردنەوە و نەخشەی نایلۆنەکەش گەورەکردن چونکە 4 سانتیم بوویتە 1 ملیم بوویتە 4 سانتیم بایسکلەکەش وەکو دەزانین 1 مەتر بوویتە 3 سانتیمەتر بچووک کرایتەوە ئەوە تەنیا ئەوەیە. بێمە لای ڕاهێنانی ئاراستەکرا و دووری نەزانرا و بدۆزەوە پێوەرەکەم چییە؟ 8 مەتر دەبیتە 1 سانتیمەتر واتە 1 سانتیمەتر بۆ 8 مەتر کەواتە ئەو شتەی کە ئەمن وێنەم گرتیان لەسەر نەخشە دامنایە گچکە کرایتەوە چونکە یەکەم لە لای ڕاست بچووکترە لە لای چەپ کەواتە بچووک کرایتەوە. ئەگەر لەسەر نەخشە با بنووسم پێوەرەکە 1 بە لەسەر 8 1 سانتیم لەسەر 8 مەتر یەکسانە بە پێوەرەکەی لەسەر نەخشە 3 سانتیمە ئایا دەکاتە چەند لە ڕاستی دەکات چەند. ئەگەرە من دیسان ئەوها لێکدانی تیرەی بکەم جاران 1 واتە هەر یەکسان دەبی بە 3 جاران 8 دەکا 24 مەتر کەواتە 24 مەتر لە ڕاستیدا دەبیتە 24 مەتر دەبیتە ئەو شتەی هەمە کە ناشزانم چییە لێرە لە ڕاستیدا 24 مەترە لەسەر نەخشە بوویتە 3 سانتیمەتر چونکە پێوەرەکە هەر 8 مەتر دەبیتە 1 سانتیمەتر یان هەر 1 سانتیمەتر دەکاتە 8 مەتر هەر 1 سانتیمەتر لەسەر نەخشە. پرسیاری 5 پێوەرەکە ئەو یەکەم جارە پێوەەر ببینم دووی لەگەڵبی هەمیشە پێوەرەکان دەبی یەکیان لەگەڵبی 1 2 نا دوو پێوەەر نییە بەڵام لەو کتێبەی زۆر سەیرە واتە هەر 7 مەتر بوویتە 2 سانتیمەتر لەسەر نەخشە ئەگەر 8 سانتیم بی ئەم با یەکەم جار پێوەرەکەی خۆم بنووسم 2 دابش 7 2 سەر نەخشە 7 لە ڕاستیدا ئێستا لەسەر نەخشە هەیتم 8 سانتیم ئایا لە ڕاستی دەبیتە چ؟ ئەگەرە من ئەوها تیرە و لێکدانی تیرەی بکەم 2 ڕ دەبیتە 56 1 ڕ دەبیتە 56 دابش 2 56 دابش 2 دەکاتە چەند 5 دابش 2 2 16 دابش 2 دەکا 8 دەکاتە 28 مەتر چونکە لێرە بە مەترە دەبی لێرەش بە مەتر بی چونکە لێرە بە سانتیمە دەبی لێرەش بە سانتیم ئەو هەیە 28 کەواتە لێرە دەنووسم 28 پێوەرەکە هەر 2 سانتیم 7 مەتر هەر 2 سانتیم 7 مەتر زۆر ئاسانە پێوەر ئەوەی ڕاستی بی نابی هیچ لێرە هەڵە و شتیوا بکرێ هەمیشە ڕێژەکە سەرە و ژێرەیە سەرەکە هەمیشە نەخشە وێنەیە خوارەیەکە هەمیشە ڕاستەقینەیە لەوەی زیاتر نییە پاشان دەبیتە هاوکێشە و هاوکێشەکەش شیکارەکەی ئاسانە چونکە
لەوانەکانی ڕابردوو بوو باسی شیکاری هاوکێشە بە دوور و درێژی کرایە. ئەگەر بتوانێت خوێندکارژیر دەتوانێت بگەڕێەوە وانەکانی ڕابردوو. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە لە وانەی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێ 210 هەتا ئەو کات هەر بژین.